دكتور جاسلاو ليبي أمر روجي سينجلا كانت جنابه بيامس شي وين من حەزەکەم هیچ تاکێ بە تاک نەمێنێتەوە جووت بێت چون هەر کەسێک نیوەیەکی هەیە ئەگەر نیوەکەی خۆی دۆزیوە ئەگاتە ئارامش بەڵام وریا بێت نیوەی غەڵەت نەکاتە نیوەی خۆی پێتەواوکە بۆیە پێیان بۆ ئەو کەسانەی کە بە تاکە ژین ئێستا ئەوەیە کە خۆیان پەروەردە بکەن خۆیان بناسن ئامانجەکانیان لە ژیان بزانن پێنج خاڵی گرنگی ژیانیان کە حازر نیەن تەنازولی تیا بکەن بۆ کەسی تر بزانن چییە و ئەگەر ئەوەیان ناسی دیارە ئەزانن کێن ئەزانن چین ئەزانن ئامانجیان چی و بەرەو کوێچن بگەڕێن بۆ کەسێک هاودەمیان بێت هاوخەمیان بێت هاوڕێیان بێت هاوسەریان بێت هاوکاریان بێت بۆ درێژەی ژیان کە دەستکەوتەکانی ژیانیان لەگەڵ ئەوە پێک بێنن لەگەڵ ئەوە شەریکی کەن و ئەگەر خوا پێدان مناڵێکیان بێت بۆ جێگرەوەیان بۆ خۆشییان کە ئەو دەستکەوتانە بە دوو دەستی و بە دڵنیاییوە بۆی بەجێ بێڵ هەندێک لە گەنجان ئەڵێن بە ژیانی سینگڵی ئەتوانین ئامانجەکانمان پێشین واخود دەستکەوتی باش بەدەست بێنین بەڵام لە حیاتی زەواجە یاخود کەسێک لە ژیانمانە بێت ناتوانین بۆ شێوی پێکی ئەمە وایە ڕەنگە لە ئەم سەردەما وا بێت وا ئەو یەژێتی لەبەرەوە ئەو وا بیرەکاتۆ وەلێ بە پێی دەروون ناسی ئێمە ئەزانین ئەریکسۆن ێژێتی هەر قۆناخێک بوحرانێکی تایە و ئەو بوحرانە گرفتێک دروستەکە بۆ کەسەکە کە بە تێپەڕاننی ئەوە ئەچواتە قۆناخی دوو ئەریکسۆن ژیان لە دایکبوون تا مەرگە کاتە هەشت قۆناخ و هەر قۆناخێک داواکاریەکێ ئەم قۆناخەوە گەنجەکان واتیایە ڕاستیەکەی داوای خۆشەویستیە کات و ئەم خۆشەویستیە لەم سەردەما ڕەنگە هەر بە خۆشەویستێکی سادەوان تماشای بکەن و بێژن بێتە زەواج ڕێگرمانەوێ وەلێ قۆناخی دوای ئەمە داوای بارهاوردنەکات یعنی تەمەەن چووە چ لەولاوە ئەڕوانی لە خۆیەوە داوا لێەکە چۆن لە مناڵیە داوای بڕێچتمانە کرد ئیسائیتر داوای ناکەین گومانیان نەبێت لە ڕووی دەروون ناسی و کۆمەڵناسیەوە مەزانین لە چلە داوای ئەوەکەن خۆزگا خێزانمان پێک بهێنایە لە شەسەکانە داوای ئەوەکەن لەم خێزانە خۆزگا مناڵێکمان بواە خۆزگا لە پەروەردەیە دەستێکمان بواە و لە هەفتاکان و هەشتاکانە کە قۆناخی تەواو بوونە بەرەکەی بە دواوە کات هەمووی تەواو بووە بەرەکەی بەولاوە مەرگ وێسیا بە دیارتۆ و ئەڕوانی هیچ نەکردێ ئەو شتانە گشتی تەواو بوون وەلێ خێزان تەواو نەبووە مناڵ تەواو نەبووە ئەگەر لە پەروەردە دەسو بوێت تۆ چوویت وەلێ جێگەت ماوە چون مرۆڤ حەز ناکات تەواو بێت حەز ناکەین تەواو بووین بۆیە داوای دنیایەکی ترەکەین ئەو دنیای ترە من کارم بە ئائینۆ نییە لەم قسەها کاکەیەکانێژن دوونایدونە خۆت ئەمری وەلێ گیانە نامرێ ئەچێتە یەکێکی ترۆ مسلمانەکانێژن تۆ ئەمریت لەش دەمرێ ڕۆحتە چواتە بەهەشتۆ بۆیە حەز ناکەین تەواو بووین یەکێ لەو شتانە بە پراکتیکی ئەیبینین نیشانەدا تەواونەوین بوونینەوە و خێزان و کەسەکانە کە لە خوێن و گۆشتی تۆ هاتوونەتە دنیاوە بۆیە سینگڵەکان ئەگەر ئێستا ئەوە بێژن و خۆشیان بەڕاستی بزانن ئەوە من پێیانێژم بە پێی لێکۆڵینەوە زانستیەکان و بە تایبەت بیرمەندێک بە ناوی ئەریکسۆن لە 35 بەولاوە و هەنگاویان ناوەچل ئەم قسە بێ ئەوە پیانی بسلمێنین خۆیان لێی پەشیمان